تۆ ئەتوانی دکتۆری گرانبەها بدۆزیتەوە بەڵام ناتوانی شفا بێنی، ئەتوانی سەیارەی ئاخر مۆدیرت هەبێ بەڵام ناتوانی ئەمن و ئەمانی سەرجادە بەدەست بێنی. سیارەیەکی ئاخر مۆدیرت پێ نەزانێک ئەتەقێپێتە خۆت و مناڵەکانت ئەکوژێ. ئەتوانی خانوو بکڕی لە خۆشترین شوێنی ئەم شارەیە بەڵام ناتوانی ماڵێکی ئارام و پڕ ئیحترام و خۆشەویستی و قوربان و سێقەی ناو کوردەواری بەرپا بکەی. و سەدەقە و بەخشندەی لە کۆمەڵگەی موسڵمانە کە وتمان خوای گەورە مەعیشەتی هەمومانی بەش کردووە، کۆمەڵە شتێک ئەخاتە دڵی کۆمەڵگەوە لە هیچ کۆمەڵگەیەکان نیە ئیلا لە کۆمەڵگەی موسڵمانە نەبێت. عزیزانم، یەکێ لەو خاڵانە کە زۆر گرنگە هەموو کەسێ لە ئێمە إن ربك لبالمرصاد، خوای گەورە بۆ کافر لە پەرێزایە بۆ موسڵمانیش لە پەرێزایە، چکەم تاقی تەکاتەوە بۆ ماڵە. یەکێک لەو خاڵانەی زۆر گرنگە سەدەقە تطفئ غضب الرب، خەشم و ڕق و کینی خوات لێ ئەسڕێتەوە. یعنی جار وا هەیە هەڵەیە لە دەمت دەرەچێ لە کۆڵانێکا سیارێکت پێ پۆزێ لێدەی، ئەگەر ئەو سەدەقەیە بکەی خوای گەورە ئەوە لەسەر لادە. ئەگەر ئەوە نەکەی وەختێکە زانی قۆڵت ئەبڕن لە دوکانەکەت و قەرزار دەرەچی و ئەبێ بانگەوازت بۆ بکرێ و پارەت بۆ کۆ بکرێتەوە. ئاگا لەم خاڵانە بێ زۆر گرنگە. کاتێک کە ئەبەخشی و دەستگیرۆی خەڵک ئەەکەی تطفئ غضب الرب. زۆر جار هەندێک کردەوە و هەندێک تەسەڕوفات و هەندێک ئیش لە ئێمە بەرپا ئەبێتە هۆکاری ئەوەی کە خوای پەروەردگار خەشم و قینمان لێ بگرێ. بەڵام کاتێک کە دڵی موسڵمانێک خۆش ئەەکەی کە دەست ئەهێنی بەسەر هەتیوێکە، ئافرەتێک کە سەقفی ماڵەکەی ڕوخاوە و مناڵەکانی گەرم ئەەکەیتەوە بەنەوت و پارەی خۆت و خواردنیان بۆ دابین ئەەکەی، خوای پەروەردگار سزا و ڕق و کینی خۆی لە تۆ ئەسڕێتەوە. سوبحان الله. ئەمە هەلێکی زۆر زێڕینە. هەموو یەکێ لە ئێمە هەندێک تەسەڕوفات ئەکا بۆی هەیە لە ناو بچێت. خاڵێکی تر لەو خاڵانە توریث المەحەبە، خۆشەویستی لە ناو خەڵکا دروست دەکا. وەڵاهی لەم شاری سلێمانیە دەوڵەمەند هەیە قەسەمەن بیلا ئەگەر ئەجەل تەرخان بکرێ بڵێن مامۆسا عادیل پێت خۆشە خۆت بمری یا ئەو دەوڵەمەناڵم خوایە با من بمرم ئەو بمێنێ لەبەرەوەی سوودی بۆ موسڵمانانی ئەم شارە و خەڵکی تر هەیە. لەبەر ئەوەی ڕەنگە من بتوانم بە وتار دڵی خەڵک خۆش بکەم بەڵام ئەو سەدان ماڵگەرم ئەکاتەوە بە پارەی خۆی. ڕەنگە من دو حەدیثێ بۆ ئەو باسکەم کاریگەری لە ئەو بکە، ئەو لە قیمەی خۆشگوزەرانیایە ماڵەکەی لەگە خەڵکا بەش ئەکا. من نیمە ئەو دەفعەکەم، ئەو هەیەتی خۆی دەفع کردووە. زۆر گرنگە بزانی ئەو خۆشەویستیە ئەوەیە کە ئەیبینم ئاوا خوای گەورە ماڵ دنیای پێیدا و بەڕاست و چەپا بۆ خۆی قیامەت خۆی ئەکڕێ، گومانم لەوە هەیە ئەگەر من بچمە جێکەی ئەو وەکو ئەوم پێ بکرێ. زۆر گرنگە. خۆشەویستی فەقیر لە هەموو خۆشەویستیە گرنگترە. تەنام عینوکە والمەظلوم منتەبه، وەکو شاعیرە فەرمێ تۆ ئەخەوی دەوڵەمەنی ئەوەندەت حیسابات کردووە دەفتەرە دۆلار، تۆ لە ماڵا خەوتووی کابرا لەبەر زۆپەکەی تو خۆی گەرمەکاتەوە نیو سەعات پێش بەیانی چکەم ئیش خۆی هەیە فەقیرە ئەپارڕێتەوە ئەڵێ خوایە ئەوەی ئەم ماڵی گەرم کردو ماڵی گەرم کەرەوە. بەردەوام فەرشی کاشان و ئەنواع و ئەشکال وەسائلی گەرمکردنەوە لە ماڵی تۆ بێتە ئەو ڕۆژەی ئەگەڕێتەوە بۆ قیامەت. خۆشەویستی دڵی شکاوت بردۆتەوە. هەوڵدە دڵە شکاوەکان بەلای خۆتا ڕاکێشە، هەوڵدە دڵێک بەلای خۆتا ڕاکێشە. زۆر جار ئیبن عومەر ڕەزای خوای لێبێت تشریبی دروستە کرد و فەقیری بان کرد. ئەیانوت باوە ناکرێ کۆمەڵی خەڵک تریش بان کەی ها ئەمانی خەتیبن و ئەمە ئەویت کوڕم بەخوا خەڵکێک پێویستی بەو تشریبەیە حەزی لێتی بیخوا، ئێوە نایڵن نەتانوێت خەڵکانێک بیخوا کە حەزی لێدی. گرنگە تۆ خەڵکێک بێتە ماڵەکەت و لەگە خەڵکێک هەڵسی و دانشی کە بەبینینی ئەو بۆ خۆی گەورەترین وتار و دەرز و پند و عیبرەتە. ئەمە خاڵێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هل تنصرون وترزقون إلا بضعفائكم. وەلە لە چەند ڕیوایەتێکی تریش بە چەند لەفزێ تریش هاتووە ئەفەرمێ ئایا ئێوە ئەزانن سەر ئەکەون و ڕزقتان واسع بێ بە فەقیر و هەژارەکانتان. وەرە فەقیر و هەژار لەگەڵ خۆت ئاشکەرەوە. خوای پەروەردگار هەرچەندێکی پێت داوە و باشترین سەخاوەت و بەخشندەیش ئەوەیە عەزیزەکانم لە کاتی نەبوونیە ببەخشی. لە کاتی نەبوونیە چۆن پار و پێرار واریداتیت باش بووە بەدەیان دەفتەر خێرت ئەکرد، ئێستاکە ساڵی دەفتەرێ خێر ئەەکەی. ئێستا موهیمە ببەخشی. هەتا باڵنس دێتە خوارەوە خۆت شەحن کەیت و ببەخشی، ئەوە موهیمترە لەوە ڕۆژانی قەدیم. ئینفاق لە کاتی شوح و نەبوونی و دەستگرتنەوەیە، چکۆم ئەبینی خەڵکی هەمووی دەسەگرێتەوە. خۆشەویستان، پێغەمبەری ئەکرەم لە خاڵێکی ترا فەرمێ صلی الله عليه وسلم داوە و مەرضاکم بالصەدەقە، نەخۆشەکانتان بە سەدەقە و خۆشکردنی دڵی هەژاران تەداوی بکەن.
دڵنیابە بە سەدەقەکانی تو خەڵکی کەوەها دڵخۆشیان ئەەکەی نەخۆشەکەت ئۆتۆماتیکیان بۆ خۆی چاک ئەبێ. چونکەم ئەزیزەکانم تۆ ئەتوانی دکتۆری گرانبەها بدۆزیتەوە بەڵام ناتوانی شفا بێنی، ئەتوانی سەیارەی ئاخر مۆدیلت هەبێ بەڵام ناتوانی ئەمن و ئەمانی سەرجادە بەدەست بێنی. سیارەیەکی ئاخر مۆدیلت پێ نەزانێک ئەتەقێپێتە خۆت و مناڵەکانت ئەکوژێ. پێویستت بە معنەویاتێکە کە خوای پەروەردگار بۆت پڕکاتەوە. ئەتوانی خانوو بکڕی لە خۆشترین شوێنی ئەم شارەیە بەڵام ناتوانی ماڵێکی ئارام و پڕ ئیحترام و خۆشەویستی و قوربان و سێقەی ناو کوردەواری بەرپا بکەی. ئەتوانی ئەمانە بکەی بەڵام ئەو ئەمن و ئەمانە ئەو ڕاحە نەفسیەتە کە داوە و مەرضاکم بالصەدەقە تەنها ئەڵڵا ئەتوانێ بۆت بەرجەستە بکات.